سڵاوتان لێبێ هاوڕێن، ئەم کاتتان باش. لە کاتی ناسینی هەر زانستێکە و لێ تێگەشتنی پێویستەکە سەرەتا زانیاریمان هەبێ لەسەر دروستکردنەکەی بۆ پەرپێدانەکەشی. من ئەندازیار ڕەوام، ئەندازیاری کارەبام. لێرەدا باسی پەرەپێدانی کارەبە و دۆزینەوەی کارەباتان بۆ بکەم. کارەبە لەلایەن هیچ کەسێکەوە دروست نەکراوە، بەڵکو هەر زانەیەک هاتووە و یەکێک لە بەشەکانی تێپەڕاندووە و بۆتە هۆی پەرەپێدانی بەرەبەرەی هەتاوەکو بەم ڕۆگەشتونی و لە ئێستاشە هەر لە پەرەسەندنایە. یەکەم زانە کە دەستی هەبوو لە دروستبوونی کارەبا و دۆزینەوەی کارەبایە زانایەکی یۆنانیە بە ناوی تالیسی میلیتۆسەوانەیە. ببورن زانای یۆنانی تالیسی میلیتۆس یەکەم کەس بوو کە هەستی بەوە کرد کاتێک کۆمەڵێ پەڕی هێنا لەسەر بەردێکی کانزاییدانە، هەستی بە ڕاکێشانی بەردە کانزاییەکە کرد بۆ پەڕەکان و ئەمە یەکەم هەست پێکردنی زانایان بوو بۆ کارەبە. لە پاش ئەوەوانێ زانای ئینگلیزی ویلیام گیلبێرت هاتوو زاراوەی کارەبای داهێنا بۆ یەکەم جار بۆ پەیوەندی نێوان کارەبە و موگناتیزی هەست پێ کرد. لە پاش ئەو گەورەترین زانای ئەمریکا کە ڕسمی لەسەر $100 هەیەوەکێکە لە بنیادنەرانی ئەمریکای گەورە، ئەویش بنجامین فرانکلینە کە ڕسمی لەسەر $100 هەیە و هەر هەمومان بینیمانە، بەڵام داهێنانەکانی ئیمان نەبینیە، بەڵکو پێی ئاشنا نەبووین ئێمە ئەگینا خۆی ئەو زانایەکی زۆر گەورەی کارەبایە. گەورەترین داهێنانی بنجامین فرانکلین ئەوە بوو کە تاقیکردنەوەیەکی کرد لە ڕۆژێکی هەوراویە ڕۆشتە دەرەوەی ماڵەکەی خۆی و لەگەڵ خۆیان کۆلارەیەکی برد و دەزویەکی برد کە دەزوەکەی تەڕ کرده بوو بە کۆلارەکەەوە بەستی و کۆلارەکەی هەڵا کۆتایی دەزوەکە کە بەدەستی خۆیەوە ماوەتەوانێ بە کلیلێکەوە بەستیوانی. پاش دروستبوونی هەورە بروسکەکە یای لە کۆلارەکە و ڕووناکیەک لە ئاسمان دروست بوو، تەزویەکیش بەر لەشی بنجامین فرانکلین کەوت. بنجامین فرانکلین ئەمە بووە هۆی ئەوەی کە لەوە تێبگە هۆکاری دروستبوونی ئەو ڕووناکیە لەم تەزوە بوو. یەکەم کەس بوو کە ئەوەی دۆزیەوانێک کە ڕووناکی بەهۆی تەزوە دروستە بێت. لە دوای بنجامین فرانکلین ئەلێکساندەر ڤۆڵتا بورن. ئەلێکساندەر ڤۆڵتا کە زانایەکی ئیتاڵی بوو، پەیوەندی نێوان دوو جەمسەری کارەبایی دۆزیەوانێک کە پاڵهێز لە نێوانیان دروستە بێت واتە ڤۆڵتی دۆزیەوە. یەکەم کەس بوو کە باتریشی دۆزیەوە ئەلێکساندەر ڤۆڵتا. لە پاش ئەلێکساندەر ڤۆڵتا گەورەترین زانای کارەبا کە ئەویش فارادایە هاتوو ئەوەی دۆزیەوانێکە بواری مگناتیسی گۆڕا و ئەبێتە هۆی دروستبوونی کارەبایی گۆڕا و بە هەمان بۆ بە پێچەوانەشەوە بورن بە پێچەوانەشەوە هەر ڕاستە. لە کۆتاییە ئەمە بووە هۆی ئەوەی کە ماتۆڕ و دینەمۆ دروست بکرێت کە داهێنانێکی زۆر زۆر گەورە بوو لە کارەبایە. لە پاش فارادای زانای بەناوبانگ ئەدیسۆن هاتوو یەکەم کەس بوو کە توانی لە کارەباوە ڕووناکی دروست بکات. ئەدیسۆن زانایەکی بەناوبانگ بوو لەگەڵیشیا بازرگان بوو. ئەدیسۆن هات توانی وێزگەی کارەبا دروست بکات و پەرە بە کارەبا بدا دیسی دروست بکات. لە پاش ئەدیسۆن زانایەکی بەناوبانگمان هەیە ناوی تێسلا. تێسلا یەکێک بوو لە کارمەندەکانی کۆمپانیای ئەدیسۆن، بەڵام بەهۆی لێک نەگونجانیانەوە لەگەڵ ئەدیسۆنە تێسلا جیا بوانێ و پەرەی بە توانەکانی خۆی. تێسلا ئەوەی دۆزیەوانێ کە دیسی بە کەڵکی گواستنەوە نایە بۆ شوێنە دوورەکان. دیسی ئەو کارەبایەیە کە ئێمە لە ئەمەرە ئەلکترۆنیەکانە بەکارهێنین لە مۆبایل و باتری و ئەم بابەتانەیە بەکارهێنین، بەڵام گواستنەوەی گونجاو نییە، ئیشێکی باشیش ناکەین لە گواستنەوەیە. بۆیە ئەم هاتوو ئەوەی سەلمان کە دیسی بە کەڵک نایە کارەبایەکی تری دۆزیەوانێ، ئەویش کارەبای ئەیسیە، ئەو کارەبایە کە ئێستا لە ماڵان و لە هەموو شوێنە گشتیەکان و لە مەعمەل و لە ئەو شوێنانی کە ئێمە ڕۆژانە بەرچاومانەکەوێت بەکارێت. سەلامەت بن.